بناوي خداي بخشندي مهربان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما. يا رب خوالد دبارين باسمي عظمي خود بنا وزوانا كاني خود. يا رب خوايا من دالا كان من صالح بكي من دالا كان من ببنا مايي تساوروني وروناتي تساوي حمودايكو باوچيك يا رب العالمين. بريزان خوشويستان لزنزيري دوازمين لپروردي من دال باسي او ريقاو غوكارانا دكي بجويري قوناغكاني من دال تون توني دايكو باوك يان او كسي ككاري پرورده دكا بطاني او ريقايانا او غوكارانا جيبا جيبكا لكاري پرورده بجويري قوناغكاني تمني من دال بجيري او قوناغي او من دالا تيدا چونکە ئێمە دەی بزانین کاری پەروەردە بەڕاستی کارێکی زۆر گرنگە لۆیە یعنی زۆر جاری وا هەیە بە سەقەتی بە ناڕێکی بە نالەباری کەسێک هەوڵ بدا منداڵەکەی پەروەردە بکە بەڕاستی لە جیاتی ئەوەی منداڵەکە سوود لەو پەروەردەی وەگری نابعەکسەوە. زۆر جاری وا هەیە مەسەلەن ئێمە بینیتمان بەهۆی حرس و کەوتی سەقەتی دایکێک باوچێک منداڵەکە وای لێ هاتی ئینعکاسیەتێکی وەها دروزبووە ئیزدیواجیەتێکی وەها دروزبووە لەگەر سیفەتێک لەگەر خووەک لە گەشتێک لە پێش چاوی کەتیە. یەک نمونەی واقعیتان لۆ بینەوە کۆمەڵێک لە برین ناسیار هەیە دەیان ناسم لە نزیکەوە ئەوانە تقریبان 6-7 برابوون باوچیان کاتی خۆی نوێژی سبەینان دەچووە مزگەوتێ ئەو منداڵانە تەوان ئەوجا هەیە مەسەڵ عمری 12 ساڵ بوو هەبوو 18 ساڵ بوو هەبوو 18 ساڵ بوو ئەو باوکە دەچوە سەسریان تەوان تەسبیعە چێ بقل گەورە ڕەنگە تەسبیعەکە قڵی هەندی ئەو سەرە پەنجەی گەورەتر بوو ئەو هەڵە تەپری سەریەوەدا قیتی دەکردن و یەڵا دەزۆیی پێدەشوشن و دەیبرنە مزگەفتێ. تەوان هەمووی منداڵەکانی فێری قورئان کرد هەموویانی فێری قورئان خوێندن کرد دەستی قورئانی بەڵام چ ئەگەر ئازا بفتحە و کەسرەی غەڵەت دەکرد یەک تەسبیح لە تەپری سەری دەدا یەک تەسبیح لە قەلبی دەدا یعنی ئەو منداڵانە بەو شێوەی بوو. طبعا کاتێک کە ئەو منداڵانە گەورە بوون گەیشتنە ئاستەک وەکو دەڵێ منەتیان بە بابیان نما هەر کەس کەتە لایەکی یەک لە کوڕەکان کەتە سەیدەلیەکی لە سەیدەلیەکەی دەرمانخانەکە کابرا مەسیحی بوو لەگەرەوەی مەسیحی بوو هەر ئیمانیشی بەخوا نەبوو لەو لاوزیانە بوو ئەوانەی کە دەڵێت نەعوذ بالله خوانیە ئەو کوڕە لەگەر ئەو کابرایی دەی مێشتی شوشتەوە لەگەڵی بوو کتابی دەدایە کتابی زۆری دەخیندەوە وەی لێ هات تەوان بابەکە لە خۆی لە غورفەچی بوو ئەوانی لە خۆیان بە تاقتێن خاچە شەوی درێژی زستان کتابی دەینا ئەو کتابانەی کە باسی ئیلحادیەت و نەبوونی خوا دەکەن لۆ برایەکانی کەی دەخیندەوە بڕواتەوی ئەو حەفت برایە تەنها دووسەیەکیان نەبی ئەوانش هەندێکیان برین دوور کەوتونەوە لە ماڵەکەی هەمویان بوونە مولحید حتا خودی خۆیان قسەم لەگەریان دەکرد دەیانگو ئەمە وەختی خۆی بەڕاستی دینمان بەو نەوعی لە بابمان وەگرت بەس بە زەبری تەسبیح و لێدان و توند و تیژی و ئەو هەموو ئەشکەنجە و ئازارە والله ئەگە دینەک ئەو هابی ئەوە من نەمویست ئەوە کەینە دینە کاکە ئەوە تەعزیبە بزانە بۆ ئەو ڕەتفعلە ئەوانە سوبحان الله ئەو پێش برایە ئیمانیان بە وجودی خوا نەبوو یعنی بڕوا بکەن جارێک ئەوها قسەم لەگەڵ یەکەچیان کرد ئەوەی کە برین هۆکاری سەرەکی بوو لە بۆ هەموو برایەکانیکە دەیگۆ پێغەمبەرەکەت بزانە یعنی بەو شێوەیە کە بڕوای بە هیچ شتێک نەبوو ئەلحەمدولێ تەوان بەو ئەخیرەی لە خوای بەزیاد بیگەڕانەوە تۆبەیان کرد بەڵام لێرە دەمبەستیە ئەو پەروەردە سەقەتە لۆیە زۆر مهمە ئینسان ئەو نەمامی کە هەیتت لە شوێنێک بیڕوێنە لە شوێنێک دای بچینە لە شوێنێک بیچەقێنە کە بەرهەم بدا کە شین بی کە ئاوی هەبی لە شوێنێک مەیچینە لە شوێنێکی بەردەڵان لە شوێنێکی وشک ئینجا کە چاندت دەبی چاودێری بکەی بەردەوام لۆیە بەڕاستی ئەو ڕێگا و هۆکارانەی کە لە بۆ پەروەردە بکاردێ هەر یەکە دەبی لە قۆناغ و شوێنی خۆی و شتی گونجاو لە بۆ قۆناغی گونجاو بەکاربێ من لۆ نمونە
یەکێک لە ڕێگاکان کە زۆر کاریگەرە چیرۆک و بەسەرهاتە لێ زانایان قسەی زۆر جوانیان هەیە. ئەنۆرجوندی یەکێک لەو داعی و بانخوازانە دەڵێ القەسەس جند من جنود الله. چیرۆکەکان سەربازی ونی خوای گەورەن کار لە ناو دڵ و دەروون و مێشک و هزری ئینسان دەکەن. لێ خوای گەورە لە قورئان بەشێکی قورئانی کردوتە قەسەس بەسەرهات بزانە فاقصص القصص لعلهم يتذكرون. ئەی پێغەمبەری خوا چیرۆکەکانیان بۆ باز بکە هەتاکو یاداوەری بیرکردنەوە دروست لە مێشک و خەیاڵیان. چیرۆک کاریگەریەکی زۆری هەیە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەشێکی فەرموودەکانی چیرۆک و بەسەرهاتە کە هەمشتی ڕاست و دروستە وەکو لە سەحیحی بوخاری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی هەندێک بەسەرهاتی قەومەکانی پێشوو دەکا لە بەنی ئیسرائیل یان هەندێک چیرۆک و بەسەرهات کە هەیە پێغەمبەری خوا باسی دەکا. چیرۆک و بەسەرهات یەک لەو شتانە قۆناغەکانی باسکردی چیرۆک دەبی بزانی منداڵ لە سەرەتا هاتە تەمەنی 2 ساڵ 4 ساڵ دەبی ئەو چیرۆکانە باز بکرێ کە ناسکە کە عەقڵی منداڵ دەیخینتەوە نابی چیرۆکێک باز بکەی تەئسیل لە نەفسیەت و کەسایەتی ئەو منداڵی بکە. لۆ نمونە چیرۆکێکی باز بکەی باسی شتێک بکە عەقڵی منداڵ نەیخینتەوە ئەو منداڵە بەڕاستی یعنی ڕەتفعل دروست دەبی لێ دەبی ئەو چیرۆکەی باسکەی مەسەلەن چیرۆکێک باسی بەرخی تێدایە باسی چیرۆکی مەسەلەن ئاودانی ئەو ئافرەتەی کە سەگەکی ئاودا خوای گەورە لێی خۆش بوو سۆز و عەتفی تێدایە ئەو منداڵە ئیستیعاب دەکا لە تەمەنی هەرزەکاری باسی ئەو چیرۆکانە بکرێ وەکو چیرۆکی جورەیجی عابید هەن لەگە دایکی کە دڵی داچی شکات ئەوە لۆ تەمەنی 15 ساڵی هەرزەکاری زۆر گرنگە یاخود ئەو چیرۆکانی باسی عەقیدەی تێدایە لە تەمەنی 10 ساڵ 15 ساڵ بەسەرەوە ئەو چیرۆکانە لۆ منداڵ باز بکرێ باسی ئەو چیرۆکانە بکرێت کە باسی ئادابی تێدایە قوڕەوشت لێ قۆناغەکان زۆر مهمە دابش بکرێت. خاڵیشتر لەو خاڵانی کە زۆر مهمە گفتوگۆی ڕاستەوخۆ لەگە منداڵ. تەوان گفتوگۆی ڕاستەوخۆ لەگە منداڵ مەسەلەن کۆ دەتەوێت شتێکەیە لە بۆ منداڵەکە تێی بگەیری ئەو گفتوگۆی ڕاستەخۆ بە تایبەت دانیشتن لەگە منداڵ بە تایبەت لە تەمەنی دوای 10 ساڵ 12 ساڵ بەسەرەوە لەوێن دەڕا محاولە بکە گفتوگۆ و دانیشتن لەگە منداڵ هەبیتن بە یەکەوە فرسەتەکان بقۆزرێتەوە ئەو خاڵە زۆر مهمە کە ئینسان بتانیتن گفتوگۆ لەگە منداڵەکەی بکە و حیوار و جێڕاگرتن لە منداڵ وا بکەی و ئەو منداڵە جێ لە تو ڕابگریتن. یەک ڕووداوی واقعیتا لۆ دەژێڕمەوە مامۆستایەکی زۆر بەڕێز خودای گەورە لێی خۆشبی تەبعەت بە حادیسەی سەیارە وفاتی کرد ئەو مامۆستایە وتی ئەمن لەو کەسانە بووم هیچ ئیمانم بەخوای نەبوو هەر ئیمانم بە وجودی خوا نەبوو وتی خوای گەورە کوڕەکی داینێ ئەو کوڕە بووە مامۆستای من بووە چاوساغی من ئەمنی لەو کوفر و لەو کوفرستانە دەرینە لە بۆ خوا ناستی کو وتی ڕۆژەکیان لەسەر بانی پارماندا بووە طبعا ئەوە دەستی خۆمدا نابوو هاویم بوو ساڵی نەوەتەکان ئەستێرە وەک ئەوەی یعنی دەدرەوشاوە لە ئاسمان منداڵەکە بە هەدەستی بە باتشی من کردبوو پاری دابووە سەیری ئاسمانی دەکرد گوتی بابە گوتم بەڵێ گوتی ئەوە چێ لە ئاسمانێ گوت کوڕم ئەستێرەیە گوتی ئەو ئەستێرانە گەورەن یان گچکەن گوتم کوڕم ئەو ئەستێرانە زۆر گەورەن چەند جار لە عەرجیش گەورەترە بەڵام گچکە دیارە لەبەرەوەی دوورە لەمە دەڵێ منداڵەکە زۆر عاقڵ و ژیر بوو وتی بابا تارەوەچی نێزیکە لە عەردی زۆر گەورەیە بەڵام کە برن دەبی دەستە ئاسمانێ وردە وردە گچکە دەبتەوە وتم ئافرین کوڕم تاوان دەرێ پرسیارێکی دەبن کە زۆر ئیحراز بوو وتی بابا و چێ ئەو ئەستێرانی دروست کردیا ئێ چ برێ برێمە سوتفە ئەو مندانە سوانی سوتفە چییە برێ طەبیعەت جوابم نەداوە جاری دوم دیسان پرسیاری کردەوە جوابم نەداوە ئەو جارە گوتی بابا دە پێم برێت خوا چێ دروستی کردیا گوتم کوڕم یەک کە دەرێن خوا باوەڕی بەخوای نییە گوتی بابا گوتی ئەو خوایە گەورەیە یان گچکەیە سبحان الله عندێ پرسیارەکەی کرد زۆر ئیحراز بوو جوابم نەداوە گوتی هەر بەخۆی منداڵەکە وتی بابە دەبی ئەو خوایە زۆر گەورەبی ئەگەر گەورە نەبیشتی گەورەی پێ دروست ناکری سبحان الله والله گوتی ئەو قسەیە
تأثيرك ليه كردم همو قلب مرسلكم بقلب داهات والله وتي يا كوثر هات بخواري زور پشیمان بوومەوە ئەو زەهەینە گەورەی خوام لەوە دەرکات بەو کەلیمە قسەی منداڵ بزانە منداڵ ئەگە بیکەیەوە دڵی زۆر سافە زۆر پاکە ڕاستیەکان دەڵێ ئەو گفتوگۆیە بۆ دەواازەیەک لە ئەو باوکە بزانە لێیە بەڕاستی گفتوگۆکردن زۆر میهمە خاڵیش تر کە زۆر میهمە منداڵ پەروەردەکردن بە چاوساغ بە مامۆستا یعنی کەسێکی گەورە لە بەرچاوی ئەو منداڵە دابنێ مەسەڵەن لۆ نمونە هەندێک جار منداڵ معجەب دەبی بە کەسێک سەرسام دەبیتن ئەو کەسە ئەگە کەسێکی باشە جاروێ بانخوازێکە جاروێ خاڵیتی جاروێ مامیتی جاروێ کەسێکی کەیە بەڵام ئەو کەسە کەسێکی زۆر باشە یعنی دەتوانرێ ئەو منداڵە ئیسیفادە لەو کەسە گەورەی بکە نابێت و لە بەرچاوی ئەو منداڵە و کەسە بشێنی و نە بەڵکو دەبی زۆر گەورەترین نیشان دەی ئیلا ئەگە لە حالەتێک ئەو کەسە زەرەری هەبی لە بۆ خودی ئەو منداڵی جاروێ مەسەر منداڵ سەرسام دەبی بە لاعیبەچی بە گۆرانی بێژەچی ئێوە خەتەرە دەبی ڕاستی کەیەوە کوڕم ئەوە ڕاستەوەی بەڵام ئەوە هەڵەیە ئەوها لێ ڕوومکەوە بەڵام منداڵ ئەگە سەرسام بوو بە داعیەک بە بانخوازێک ئەو شتێکی زۆر باشە ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژەکان گرفتەکە لۆ دوور لە بینیت خۆت و منداڵەکەت دەتانی لە ڕێ ئەو داعیە و لە ڕێ ئەو بانخوازەوە منداڵەکەت قەناعەتی بێ خاڵیشتر زۆر میهمە لە دوای 14 ساڵ ڕەفیقایەتی و دۆستایەتی و برادەرایەتیکردنی منداڵ تەوان برادەرایەتیکردنی منداڵ چییە یعنی ئەتوو وەختەکەت هەبی ناوە لەگە منداڵەکەت پیاسە چی بکەیت بچیە بازار لەگە منداڵەکەت جلچی بکڕن ئەوە خاڵە زۆر میهمە اینجا لەو ڕێگایی کە دەڕۆی گفتوگۆیەک بکەی لەگە منداڵەکە باسی بابەتێک بکرێ خاڵیشتر زۆر میهمە ئەویش ئەوەیە دائیمە دڵخۆشکردنی منداڵ یعنی سبحان الله خەبەری ناخۆش دڵتونکردنی منداڵ شتێکی باش نییە دائیمەن هەوڵ بدە ئەو منداڵە لە هەر ئاست و قۆناغەکە بی دڵی خۆشکە بە بردنەوەی هەدیەک بە بردنەوەی خواردنێکە عەزیلەیە ناوە داوەتکردنێک لە دەرێ لە جێیەک لە شوێنێک ئەو منداڵە دڵی خۆش دەبی حەزی بە شتێکی دڵی مەشێرە ئەوە خۆشەویستێکی بەهێز دروست دەبی لە نێوان دایک و باوک لەگە منداڵەکە حەزی لە شیوەی خۆشە دایککە بالۆی لێرێ خاڵیشتر زۆر میهمە هاندانی منداڵ و هەروەها دروستکردنی پێشبڕچێ لە نێوان ئەندامەکانی خێزان یان یەکی گەیشتر لە کەسێشتر مەسرحانی بدەیت ئەها کوڕم دەی ئەگەر مەسەلەن لۆ نمونە زۆر جار یەک لەو شتە گرنگە بەڕاستی دڵخۆشکەرانی کە دەکرێت مەسەلەن خول دەکرێتەوە مەسەلەن کتێبێک دەکرێتە پێشبڕچێ 40 فەرمودەیە 50 فەرمودەیە 30 فەرمودەیە یان لەبەرکردنی سوورەتەکە هانی منداڵەکەت بدە با بەشداری ئەو خولانە بکە زۆرم تەشجیعی بکە بیبە بە سیارەکەت بیبە ناوی بنووسە پارەکەی لە بۆ بدە کتابەکەی لە بۆ بکڕە ئەوە زۆر میهمە ئەو خاڵە ئەو منداڵە کاتێک کە سی حەدیث لەبەر دەکا زانین چەند میهمە سوورەتێک لەبەر دەکا ئەوە زۆر گرنگە لە بۆ ئەو منداڵە خاڵیشتر کە زۆر میهمە بانکردنی منداڵ بە جوانترین و خۆشترین ناو زۆر میهمە طبعا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خێزانەکانی منداڵەکانی زۆر بە ناوی خۆش بانگ دەکرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە خاتو عائشەی دەفەرموو یا عائش طبعا لە زمانی عەرەبی ئەگە حرفێک لە حرفەکانی هەر ناوکرێت پێی دۆ تەرخیم لە بۆ خۆشەویستیە یان لە بۆ سوکایەتیکردن بە کەسەکە مەسەلەن لۆ نمونە عائش ئەوە دەربڕینی سۆز و خۆشەویستی پێغەمبەر بووە صلى الله عليه وسلم لە بۆ خاتو عائشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە خاتو حەفسەی دەگۆ حەفس هەروەکو ڕۆژێکیان خاتو عائشە فەرمی یا رسول الله ئافرەتان هەموو کونیەیان هەیە نازناویان هەیە ئەتوی نازناوەکی لۆ مندانانەی پێغەمبەر فەرمی ئەنتی ئوم عەبد الله ئەتوش داچی عەبدوڵڵای بە بزانە طبعا خاتو عائشە بەو ناوە ناوی دەرکردیان یەکێشتر لەو خاڵانێک کە زۆر گرنگە دووبارەکردنەوە طبعا دووبارەکردنەوەی پەروەردە زۆر میهمە هەر بەس ئەوەندە تەمەشا بکە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم مروا ئەولادەکم بالصلاة وهم أبناء 7 لە 7 ساڵی ئەمر بکەن داوا بکەن لە منداڵەکانتان بە نوێژ و 7 ساڵی 8 ساڵی 9 ساڵی 10 ساڵی 11 ساڵی 12 ساڵی 13 ساڵی 14 ساڵی 15 ساڵی 16 ساڵی 17 ساڵی 18 ساڵی 19 ساڵی 20 ساڵی 21 ساڵی 22 ساڵی 23 ساڵی 24 ساڵی 25 ساڵی 26 ساڵی 27 ساڵی 28 ساڵی 29 ساڵی 30 ساڵی 31 ساڵی 32 ساڵی 33 ساڵی 34 ساڵی 35 ساڵی 36 ساڵی 37 ساڵی 38 ساڵی 39 ساڵی 40 ساڵی 41 ساڵی 42 ساڵی 43 ساڵی 44 ساڵی 45 ساڵی 46 ساڵی 47 ساڵی 48 ساڵی 49 ساڵی 50 ساڵی 51 ساڵی 52 ساڵی 53 ساڵی 54 ساڵی 55
واضربوا عليها ل10 كتمنيا قيشتد صال أوزا تساويا لسور كنوا ليان بدن أجا بيوزبو كواتت لحفصة حتى دصال أو ماوي بس مرو دوباره کردەوە هاندان تەشجیع کردن قسەی خۆش ببیرهینانەوە نابی سارد بیەوە هەمیشە و بەردەوام لە 10 ساڵ هەتا 15 هەمیشە و بەردەوام بەبیری بینیەوە چاوی لێ سۆرکەیەوە لەکە خۆتی بێ مزگەفتێ ئەوە تکرار لێیە زانایان دەڵێن منداڵی بچووک یعنی منداڵ لە قۆناغی منداڵی حتا بکرێ بیشتەکانی لۆ دووبارە کرێەوە چەند دووبارەت کردو ئەوەندە منداڵ شتی لە بیر دەکە بەڵام کە زۆر دووبارە کردەوە لە مێشتی بابەتەکان دەچەقی خاڵیشتر طبعا یەکێک لە پیاوچاکان دەڵێ لەکن خاڵم بوو 3 کەلیمە پێگوتم گوتی کوڕم هەمیشە و بەردەوام ئەو 3 کەلیمەیە برێوە دەڵێ ئەو 3 کەلیمەیە ئەمنی پەروەردە کرد الله ناظری الله شاهدی الله معي سبحان الله زانا خوای گەورە بینەری منە خوای گەورە ئاگاداری منە خوای گەورە لەگەڵ منە دەڵێ ئەو 3 کەلیمەیە ئەمنی پەروەردە کرد ئەمنی کردە پیاوەکی زۆر گەورە یەکێ لەو پیاوانە بزانە زۆر مهمە بە کەلیمات و کورت و بخۆت کوڕم ئەو شتەی دائیمەن برێوە نابی بێزاربی خاڵێشتر زۆر مهمە الترغيب والترهيب بەڕاستی ئەوە خاڵە زۆر گرنگە واتە هاندان و هەروەها ترهيب ترساندن يعني لێرە دە مەقسەد تێ بزانە ترغيب دەستخۆشی کردن تەشجیع کردن هاندان مثلا لۆ نمونە مەرێ ئەگەر نوێژەنەکەی دەچێت جەهەنەمێ ئەگە درۆی بکەی خوا چاوت کۆرە دەکا نا برێ ئەگە درۆی نەکەی خوا دەمان باتە بەهەشتێ برێ ڕۆڵەکان منداڵەکان ئەگە یەکەچیان لە نوێژەکەی سست و خاو خراپ و تەمبەڵە برێ دەزانی لە ڕۆژی قیامەتێ هەموو عائیلە و خانەوادەیەک بێکەوە دەستنە خزمەت پێغەمبەر صلى الله عليه وسلم ئێمەش هەموو بێکەوە دەچینە بەهەشتێ تخوا چەند ناخۆشە فران کەسمان لەگە نەبی چەند ناخۆش یەک لە ئێمە دابڕێ وەنیە ئەو ئاوڕ بدەینە بە تاوی پڕ بە فرمێسک بپەڕینەوە لەسەر پردی سڕان لۆ بەهەشتێ لۆ چکە فرانە کەس ئەفەندی نوێژی نەکردیا خاتون لە نوێژەکەی سز بووە لۆ دەکەی لۆ هەموو بێکەوە نەبی ئوستو بە چەند جوانە اینجا ترهيب ترساندنی منداڵ وانیا طبعا ترغيب زیاتر دەبی لە قۆناغەکانی حتا تەمەنی 14 ساڵ لە 14 هەتا 21 ترهيبی شەبیتر لۆ چونکە لە پاش 15 منداڵ خۆی دەناسی بلوغی دەبی حدی شەرعی و تەکلیفی شەرعی دەکەوتە سەرێ لۆی ئەگە نوێژەکی نەکا ترهيبەکەی زۆر خەتەرترە دەبی زیاتر بەڕاستی بیترسێنی بە ئاگری جەهەنەم ئەو بابەتانی لۆ باز بکەی ئەگەر نوێژێ نەکا ئەخر ڕێی زانایان بهێنرێتەوە لەسەر عقوبە و سزای نوێژ نەکەر لەسەر عقوبە و سزای درۆکردن حاشاچی ئێوەی بەڕێز لەسەر باسکردن هەر گوناحێک کە دەیکا نەزەرکردن عەلاقەی ناشەرعی کە لەو قۆناغە کوڕکت زۆر پێویستی پێیە لۆیە ئەو چەند خاڵی کە باسمان کە زۆر گرنگە گوتمان هەرکیەکە بە گوێرەی قۆناغەکان دابشکردنی ڕێگا و هۆکارەکانی پەروەردا کە یەکەم گوتمان چیرۆک دووەم گفتوگۆی ڕاستەوخۆ خاڵیشتر کە گوتمان پەروەردەکردنی منداڵ بەچی بە چاوساغ و کەسێکەوە وەکو کاریزمایە لای ئەو منداڵە پەروەردەی بکەیت خاڵیشتر کە زۆر گرنگە ڕەفیقایەتی و هاوڕێیەتیکردنی منداڵ خاڵیشتر دڵخۆشکردنی منداڵ و هەروەها دروستکردنی ڕوحی پێشبڕچێ و منافەسە لە بینی یەکتر بانکردنی منداڵ خاڵی هەفتەم بە ناوی خۆش بە ناوی چاک یەکێشتر لەو خاڵانە کە زۆر میمە دووبارەکردەوەی بابەتەکان لە بۆ منداڵ هەمیشە و بەردەوام بابەتەکان بە بەردەوام دووبارەکەنەوە خاڵیشتر لەو خاڵانی کە زۆر گرنگە خاڵی نوێیە تەرغیب هاندان و تەشجیعکردن و دڵخۆشکردن و وەترساندنی لە عاقبەت و ئەنجام و شوێنەواری هەر گوناح و تاوان و خراپەیەک کە ئینسان بیکە یان ئەگە چاکەیەک نوێژێک لە دەستخۆی بدا گوناح و تاوانەکەی چەندە ئەو چەند خاڵە بەڕاستی خاڵی زۆر گرنگە پێویستە دایک و باوک ڕەچاوی بکەن بە گوێرەی تەمەن و قۆناغی منداڵەکان بەکاری بینن لە کاری پەروەردەدا وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين